ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەو باوەڕەداین کە کێشە چارەنووسازەکانی عێراق کە کێشە چارەنووسازەکانی هەرێمی کوردستان لە عێراقا چارەسەرەکرێت. تەنها بە ناردنی تیمێکی بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ئەتوانین مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بچەسپێنین. ئەم هەڵبژارنە پەیوەندی نییە بە کێشمەکێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان، تەقیمێک نییە لەسەر ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم هەڵبژارنە بۆ عێراقە، ئەم هەڵبژارنە بۆ دەستنیشانکردنی ئەو تیمەیە، ئەو حزبەیە، ئەو لایەنەیە کە ئەتوانێت بە باشترین شێوە شەڕ بکا بۆ مافی ئێوە لە بەغا، وا بکە دەستور جێبەجێ بکرێت. ئەو دەستورەی کە یەکێتی شەڕی کرد لە پێناوی، ئەو دەستورەی کە بەشێکی زۆری ئێوە یان کەس و کارتان خەباتی کردووە لە پێناوی بەدیهێنانی، ئەو دەستورەی کە مافی کوردستانی پاراستووە، بەڵام ئەو دەستورەی کە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە. ئێمە پێویستە ئەو تیمەی خۆمان کە ئەچێ بۆ بەغا پشت بە دەستور ماف لە ئێوە بکات. تێکۆشەران، تەنها بە ناردنی تیمێکی بەهێزەوە ئێمە ئەتوانین ئایندەی کوردستان بەدەست بهێنینەوە. بەدەستهێنانەوەی ئایندەیمان ئامانجی سەرەکی هەڵبژارنەکەمانە، شعاری بەرچاوی هەڵمەتەکەمانە، چکەن تەنها لە ڕێگای بەدەستهێنانەوەی ئایندەمان ئێمە ئەتوانین مافەکانمان بچەسپێنین، ئێمە ئەتوانین گوزەرانی خەڵک باشتر بکەین، ئێمە ئەتوانین کێشەی موچە چارەسەر بکەین. ئێوە خۆتان بینیوتانە، بە چاوی خۆتان بینیوتانە کە سەقامگیری هەبێ لە بینی کوردستان و عێراق، کە سەقامگیری هەبێ لە ناو هەرێمی کوردستان خۆی، کە سەقامگیری هەبێ لە بین لایەنە سیاسیەکان، ئاوەدانیش هەبێ. کە ئاوەدانی بوو خۆشگوزەرانی دەبێ، کە خۆشگوزەرانی بوو بژێوی خەڵک باشتر دەبێ. یەکێتی ڕاستە لە کاتی تنگانە، لەو کاتانەی کە هێرشەکرێتە سەر کوردستان، یەکێتی ئەبێتەوە بە ئەو پڵنگەی جاران. یەکێتی قەت ڕای نەکردووە لە مەسئولیەت، یەکێتی قەت ڕای نەکردووە لە هێزێکی دڕندە، یەکێتی قەت ڕای نەکردووە لە موئامەرە و لە پیلان و لە پیلانگێڕی، یەکێتی قەت ڕای نەکردووە لەو موئامەرانەی کە لی کراوە و پێشتر و کە دڵنیاشم بەردەوام لی ئەکرێ. یەکێتی هەمیشە ئەو هێزە بووە کە ڕوبەڕووی درندەترین تەحەدا وەستاوەتەوە و زاڵ بووە و سەرکەوتووە بەسەریانە. ئەمڕۆ وازەحە گەلە کۆمەکیەکی تر بەڕێوەیە بەرامبەر بە یەکێتیەکەتان، گەلە کۆمەکیەکی تر هەیە کە وا ئەزانن بە دوو قسەی نەشا و لێرە و لەوێ، بە دوو دیعایەی نەشا و لێرە و لەوێ ورەی ئێوە ئەڕوخێ. من ئەتان بینم کە ورەتان نەڕووخاوە، کە ورەتان ناڕووخێ. کاندیدەکانە بینم گوێم لێگرتوون، دڵنیام کە ئەوانیش هیچ ئەم قسانە تەسیریان لێ ناکە، معنەویاتیان بەرزە بێت، بە باشترین شێوە ئەتوانن دیفاع لە مافەکانتان بکەن. بەڵام ئەمە هەتەنها بە قسە ناکرێ، تەنها بە گردبوونەوەی ئاوهایان ناکرێ، تەنها بە جۆش و خرۆش و بە حەفلە و بە ئاهەنگە ناکرێ. ضرورە ئێمە ئۆرگانەکانمان، مەڵبەندمان، کۆمیتەکانمان، کادرەکانمان، تێکۆشەرە دێرینەکانمان، پێشمەرگە قارەمانەکانمان، کەسوکاری سەربەرزی شەهیدەکانمان، زیندانە سیاسیەکانمان، ژنانمان، لاوانمان، هەموو چین و توێژەکانمان بخەینە گەڕ، دەست لە ناو دەست، دوورکەوینەوە لە ململانیەکانی ناوخۆی خۆمان، دەست لە ناو دەست بیسەلمێنین کە یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەیە کە ئەتوانێ بە باشترین شێوە دیفاع بکە لە مافەکانمان، بیسەلمێنین کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە دوو قسەی نەشا و لێرە و لەوێ ناڕوخێ، بیسەلمێنین 12 مانگ 12 پێنج کە لیستی شەهیدان، لیستی ئێوە، لیستی 162 ئەو لیستەیە کە سەرەکەوێ، ئەو لیستەیە کە ئەم ڕەنگە سەوزە جوانە پیرۆزە گەشەکرێتەوە بەسەر بیناکانمان، لە ناو دڵمان، لە ناو جەرگمان. دەستان خۆش بێ، کار ئەمڕۆ دەست پێەکە بۆ کۆکردنەوەی دەنگەکان. لە خۆتان دەست پێ بکەن، لە کەس و کارتان، لە دۆستەکانتان. هەر کەسێک بناسن کە تۆرا بێت ئاشتی بکەنەوە، هەر کەسێک لەبەر هەر هۆکارێک نیگەران بوو بێ بەسەری بکەنەوە، داوای لێبوردنی لێ بکەن.
تێیان گەێنن کە یەکێتی ئەو هێزەیە کە مام ڕێبازەکەی بۆی دانا، کە مامی خۆتان ڕێبازەکەی بۆ دانا، کە ئێستا ئەرکە لەسەر یەکە بە یەکەی ئێمە ئەو ڕێبازە بپارێزین. ئەو ڕێبازە ون نابێ، دڵنیا بن لەوەی کە ئەو ڕێبازە ون نابێ. ئێوە نایڵن ئەو ڕێبازە ون بێ، کەستان نایڵن ئەو ڕێبازە ون بێ، و دوای ئەم هەڵبژارنەش پاڵ نادەینەوە ئەم بکو جاری جاران. دوای ئەم هەڵبژارنە ئیشەکەین بۆ ئایندەمان، ئیشەکەین بۆ ئایندەی یەکێتیەکەمان، یەکێتیەکەمان نوێەکەینەوە، یەکێتیەکەمان بەهێزەکەینەوە، یەکێتیەکەمان گەشتەکەینەوە، یەکێتیەکەمانەکەینەوە بە یەکێتی جاری جاران، بە تێکۆشەرەکان، بە نەوەی نوێ ڕاستەقینەکانی خۆمان کە لێرەیە ئەیان بینم دەست لە ناو دەست بەرەو هەڵبژارنی دیکەشە ڕۆینەوە، سەرکەوتنەکەمانە سەلمێنین. دەستخۆشیتان لێکەم، دەستخۆشی لە کاندیدەکانەکەم. لیستی 162 لێتان تێک نەچێ هەواڵینە، یەکێتی یەک لیستی هەیە لەم هەڵبژاردنە، ئەویش لیستی 162 لیستی شەهیدانە، لیستی یەکێتی نیشتیمانی کوردستانە.